جوانترینەوە گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. ناڕوونی چارەنووسی سەردار شاه مرادیان لە گرتوخانەی ڕژیم، بێبەشکرانی پەخشان عەزیزی لە مافە سەرەتاییەکانی لا زیندانی ئێڤین، هەوڵی خۆکوژی شەوگار محەممەدی لە کەمپی دیپۆرتەکانی تورکیا، درێژەی ناڕزایەتیەکانی دژ باردۆغان لە جوولەمێرگ، زەبری قورسی گریلاکانی پەکەکە لە ئەرتشی تورکیا، ناڕزایەتی پرسنلی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەخۆشی ماڵەڕیا لە چابەهار، کۆبوونەوەی خەڵکی نەتەنز دژ بە چالاکی معدەن، تێکەڵچوونی نێوان خەڵکی هەمەدان و هێزەکانی گەشتی ئێرشاد و داخوازی سێ ڕێکخراوی کرێکاری ئیتالیا بۆ ئازادی شەریفە محەممەدی. درێژی هەواڵەکان ناڕوونی چارەنووسی سەردار شاه مرادیان لە گرتوخانەی ڕژیم. سەردار شاه مرادیان خوێندکاری بواری کەرەستەی پزیشکی و خەڵکی سنە ماوەی 568 ڕۆژە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. سەردار شاه مرادیان تەمەن 28 ساڵ و خوێندکاری زانکۆی علمی کاربردی شاری سنە ڕۆژی 6 بەفرانباری 1401 هاوکار لەگەڵ چلەی ماتەمینی گیان بەخکروانی شۆڕشی ژینە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ زیندانی سنە ڕاگەیزرا. بە دوواداچوونی بنەماڵی ئەو هاوڵاتیە تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبوو و هۆکاری بەندکرانی هێشتا ڕوون نەکراوە. بێبەشکرانی پەخشان عەزیزی لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی ئێڤین. پەخشان عەزیزی ڕۆژنامەنووس و بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە مافەکانی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. پەخشان عەزیزی مانگی گەلاوێژی ساڵی ڕابردوو لە شاری تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 ئەمنیەتی زیندانی ئێڤین گوازرایەوە. ئەو بەندکراوە سیاسیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و بە مەبەستی دانپێدانانی زۆرم لێ ئەشکەنجە و ئازاردرا. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە بەغی و هاوکاری لەگەڵ حیزبە نەیارەکانی ڕژیم تۆمەتبارە و گیانی لە مەترسیدایە. هەوڵی خۆکوژی شەوگار محەممەدی لە کەمپی دیپۆرتەکانی تورکیا. شەوگار محەممەدی و ئامانج منبەری دوو هاوژینی پەنابەری سیاسی لە تورکیا بۆ چەندمین جاری بەردەوام لەلایەن پۆلیسی ئەو وڵاتەوە دەست بەسەر و مەترسی دیپۆرتکردنەوەیان لە ئارادایە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، شەوگار محەممەدی لەلایەن پۆلیسی تورکیەوە ئەشکەنجە و ئازاری دەرونی درراوە. ئەو پەنابەرە سیاسیە نەخۆشی تیرۆیدی هەیە و تووشی شوکی عەسەبی دەبێت. شەوگار محەممەدی ڕۆژی ڕابردوو بەهۆی گوشاری دەرونی دەستی داوەتە خۆکوژی بەڵام ڕزگار کراوە و ئێستا خراوەتە ژێر گوشار بۆ ئەوەی سەبارەت بە دیپۆرتکردنەوەی بە ئێران ڕەزامەندی نیشان بدات. درێژەی ناڕزایەتیەکان دژ باردۆغان لە جوولەمێرگ ڕۆژی سێشەممە 26 پوشپەڕ. خەڵکی شاری جوولەمێرگ و کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و مەدەنی بۆ جارێکی دیکە دژ بە داگیرکردنی شارەداری ئەو شارە لەلایەن دەوڵەتی ئەردۆغانەوە ڕۆژانە سەرشەقام و لەگەڵ پۆلیس بەشەڕ هاتن. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان، ژنانی تێکۆشەر و چالاکوانانی باکووری کوردستان لە شارە جۆرەجۆرەکانی تورکیا بە مەبەستی بەشداری لە ڕێپێوانی نا بۆ زەوتکردنی ئیرادەی خەڵک خۆیان گەیاندە شاری جوولەمێرگ و هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخوازی ئەو شارە دژ بە دەوڵەتی ئەردۆغان خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزەکانی پۆلیس هێرشیان کردوە سەر خۆپیشاندەران و تێکەڵچوون ڕوویداوە. زەبری قورسی گریلاکانی پەکەکە لە ئەرتشی تورکیا. ڕۆژی سێشەممە 26 پوشپەڕ گریلاکانی پەکەکە زەبری قورسیان لە هێزەکانی ئەرتشی تورکیا لە نێوان خاکی هەرێمی کوردستان وەشاند و هەلیکۆپتەرەکانی تورک تەرمی کوژراوەکانیان بۆ باکووری کوردستان گواستوەتەوە. بەپێی ڕاگەیاندنی هێزەکانی پاراستنی گەل لە دوو ڕۆژی ڕابردوودا شەڕێکی قورس لە ناوچەکانی ئامێدیا، مێتینا و زاب لە نێوان هێزەکان و ئەرتشی تورک ڕوویداوە.
لە ئەنجامی ئەو شەڕ و پێکدادانەدا 2 هەلیکۆپتەری تورک و 2 پەهەبادیان خراوەتە خوارەوە و چەندین سەرباز کوژرا و بریندار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ سەربازانی تورک بۆ قەرەبووکردنەوەی شکەستەکانیان گوندنشینانیان ناچار بە چۆڵکردنی خانووەکانیان کرۆ بە ئەنقەز ئاگریان لە ڕەز و باخی خەڵک بەرداوە. ناڕزایەتی پرسۆنێلی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەخۆشی مالاریا لە چابەهار. بەپێی راپۆرتی ڕێکخراوی ڕوانگەی بەلوچستان، چێلکرێکاری سەمپاشی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەخۆشی مالاریا ڕۆژی سێشەممە 26 پوشپەر دژ بە نەدانی 9 مانگ حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان لە مانگی خەزەڵوەری ساڵی 1402 تا بە ئەمڕۆ هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبان. کاتێک لە ئاز نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە، سەرۆکی زانکۆی زانیاری پزیشکی چابەهار هەڕەشەی دەرکردنی لێکردوون. کۆبوونەوەی خەڵکی نەتەنز دژ بە چالاکی معدەن. خەڵکی ناوچەی تۆرۆق ڕوودی نەتەنز و دانیشتوانی ناوچەی ڕۆبات پوشت بادام ڕۆژی سێشەممە 26 پوشپەر لە ئاز لێدانی بیری ئەو چالاکی معدەنەکانی سەر بە دەوڵات خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان خەڵکی تۆرۆق ڕوودی نەتەنز ماوەی 1 ساڵە لە ئاز چالاکی معدەنەکانی ئەو ناوچەیە ناڕزایەتی دەرئەبڕن و دەڵێن پاشەڕەوی معدەن ئاوی خواردنەوەی پیس کردووە و ژینگەی تێکداوە. بەڵام بەرپرسانی وستانی ئیسفەهان هیچ بایەخێک بە تەندروستی خەڵک نادەن. لەلایەکی دیکەوە دانیشتوانی ناوچەی بیابانی ڕۆباتی پوشت بادام لە ئاز لێدانی بیری ئەو و وشکردنی کارێزی ناوچەکە کۆبوونەتەوە و خوازیاری کۆتایی هێنان بەو پرۆژەیە بوون. تێکەڵچوونی نێوان خەڵکی هەمەدان و هێزەکانی گەشتی ئێرشاد ڕۆژی سێشەممە 26 پوشپەر. هێزەکانی گەشتی ئێرشادی هەمەدان هەوڵی دەست بەسەرکردنی 2 کچی دژبەری حیجابی ئیجباریاندا، بەڵام لەلایەن خەڵکەوە بەرپرس درانەوە. بەپێی ویدیۆانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کاتێک هێزەکانی گەشتی ئێرشادی هەمەدان هەوڵی دەست بەسەرکردنی 2 کچی مێرمەنداڵیان داوە، خەڵکی سەرشەقام لەگەڵ مەئمورەکانی ڕژیم بەشەر هاتوون و ڕێگەیان نەداوە دەست بەسەر و بۆ گرتوخانە بگوازرێنەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر مامۆستایەکی زانکۆی عەلامە تەباتەبایی. لە ڕۆژانی ڕابردوودا نێدا فتوحی مامۆستای پێشووی زانکۆی عەلامەی تەباتەبایی تاران و پسپۆڕی بواری ئەندازیاری ئایتی لەلایەن لەقی 36 دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران بە 6 ساڵ و 8 مانگ زیندان مەحکوم کراوە. نێدا فتوحی مامۆستای زانکۆ و ئەندامی گروپی عێرفانی هەڵقا لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری بە تۆمەتی پێکێنانی گروپ بە مەبەستی تێکدانی یاسایشی وڵات بە 3 ساڵ و 8 مانگ بەندکران و بە تۆمەتی پرۆپاگەندە دژی حکوومەت لە ڕێگەی ئەندامبوون لە گروپی نایاسایی بە 3 ساڵ بەندکران مەحکوم و حکومەکەی لەلایەن دادگای پێداچوونەوە پێشڕاست کراوەتەوە. ئەو بەندکراوە سیاسیە پاش دەست بەسەرکران لە ژێر ئەشکەنجەدا ناچار بە دان پێدانانی زۆرەملێ دژ بە خۆی کراوە. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژنامەوانێکی خەڵکی پارێزگای عێراق بە ناوی سەلاحەدین خەلج ئەسەدی لەلایەن دادگای انقلابی عێراقەوە بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە مەئموری دەوڵەت بە 40 زەربە شەلاق سزادراوە. مانگرتن لە خواردنی مەریەم مهرابی لە بەندی تاکەکەسی زیندانی ئیسفەهان. بەپێی راپۆرتی دادبان مەریەم مهرابی خۆشکی بەندکراوی مەحکوم بەعدام مەحموود مهرابی پاش گواستنەوەی بۆ بەندی تاکەکەسی مانی لە خواردن گرتووە. بەپێی زانیاریەکان مەریەم مهرابی ماوەی 2 هەفتەیە کە دژ بە ناڕوونی چارەنووسی لە بەندی تاکەکەسی زیندانی دەوڵەتابادی ئیسفەهان مانی لە خواردن گردووە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ڕۆژی 29 جۆزەردانی ئەمساڵ هێزە ئەمنیەتیەکانی ئیسفەهان هێرشیان کرد سەر ماڵی مەریەم مەهرابی و ناوبراویان لەگەڵ 2 کچە منداڵەکەی دەست بەسەر کرد. ناوەندی میدیایی دەستگای قەزای ڕژیم هۆکاری بەندکرانی مەریەمی هاندانی خەڵک بۆ شەڕ و تند و تیژی ڕاگەیاندووە. داخوازی 3 ڕێکخراوی کرێکاری ئیتالیا بۆ ئازادی شەریفە موحەممەدی.
سێ ڕێکخراوی کرێکاری ئیتالیا نەلامێکدا کە بۆ وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتیان نردووە خوازیاری تێکۆشانی دەوڵەت بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی سزای ئەعدامی شەریفە محەممەدی بوون. کۆنفدراسیۆنی گشتی کاری ئیتالیا، کۆنفدراسیۆنی یەکێتی کرێکارانی ئیتالیا و ئیتحادیەی کارگەری ئیتالیا لە نامێکدا وێڕای ئیدانەکردنی حکمی ئەعدامی شەریفە محەممەدی خوازیاری کاردانەوەی تۆندی دەوڵەتی ئەو وڵاتە و چڕکردنەوەی هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی سزای ئەعدامی ئەو چالاکە کرێکاریە بوون. دو هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 30 فلستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی سێشەممە 26 پوشپار فڕۆکەکانی ئیسرائیل شوێنی کۆبوونەوەی ئاوارە فلستینیەکانیان لە مەیدانی شێخ زاید لە باکووری غەزە بردەمان کردو و بەهۆیەوە 30 کەس گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی ئاسۆشییتد پرێس وێڕای گیان لە دەستانی 30 فلستینی بەدەیان کەس بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکانی ناسر لە ڕەفع و ئەلئەقسا لە دەیر بەلەح کراون. لە سێ ڕۆژی ڕابردوودا بەدەیان فلستینی بێبەش لە سەرپەنا و خوراک لە بردۆمانەکانی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر غەزە کوژرا و کۆمەڵگای جیهانی لە ئاز ئەو جنایەتە بێدەنگی ڕاگرتووە. بەپێی دوای ئامارەکانی بێهداشتی غەزە ڕێژەی کوژراوەکان بۆ 38,500 کەس بەرز بۆتەوە و ژنان و منداڵانی غەزە تووشی کەم خۆراکی و نەخۆشی جۆرە و جۆر بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بژین.